لە سێ ئابی ساڵی 2014 چەکدارانی داعش هێرشیان کردە سەر شنگا ژمارەیەکی زۆر لە ژنان و کچانی ئەو کەمایەتیە بە کۆی لە جیران پاشماوەی خەڵکەکە ڕوو چێوەکان هەڵاتن لەلایەن داعشەوە 4 دەمی چێوەکە درا و ئاوارەکان تین و برسی کران بەو هۆیەوە ژمارەیەکی زۆریان گیانیان لەدەستدا لە ڕۆژانی دواتردا پێشمەرگە و پەکەکە و یەکینەکانی پاراستن بە پشتیوانی فڕۆکەوانی ئەمریکا و عێراق بەدەم ئاوارەکان و ڕۆیشتن بە پێیامارەکان 30,000 یەزیدی لەو هێرشەی داعش گیانیان لەدەستدا زیاتر لە 5,000یان ڕفێندران نزیکەی 400,000یشیان ئاواری شارەکانی هەرێم لە دوای بە کۆی لەگرتنیان 1500 ژن و کچ دەست درێژی بە کۆمەڵیان کرایە سەر هەزاریشیان لە بازاڕەکانی کۆی لە کڕین و فرۆشتنیان بەپێی راپۆرتە میدیایەکان 30,000 یەزیدی لە چنگی داعش ڕزگار کراون و نزیکەی 30,000 تریش چارەنووسیان نادیارە لە دوای ڕووداوانە 100,000 یەزیدی ڕویان لە دەروی عێراق کردووە لە پاش ئازادکردنی ناوچەکانیان تا ئێستا 80 گۆڕی بۆ کۆمەڵ دۆزراونەتەوە لە 3 ساڵی 2019 لەلایەن پارلەمانی کوردستانەوە 3 ئاب بە ڕۆژی جینۆساید یەزیدیەکان دیاری کرا.